السلام عليكم ورحمة الله وبركاته. سلاله قطابیان خۆشەویست قوتابیان عزیز مام خۆشەنگ لەگەڵتان دەبم بۆ تمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 10 و 11 و 12 ئینشاءالله. قوتابیان خۆشەویست ئەوڕۆ لە کەتی 2 پێنج دەست بدەین کە ئاوێنە ڕوتەقەکانە. لە ئاوێنە ڕوتەقە دەمە دەزانین جۆرەکانی ئاوێنە بە گشتی چەند جۆرە ئاوێنەیەکمان هەیە. یەک لەوانە ئاوێنە ڕوتەقە، ئاوێنە گۆیمان هەیە، ئاوێنە ڕووچاڵیشمان هەیە. جا ئەوڕۆ باس لە چ دەکەین؟ ئاوێنە ڕوتەقە دەکەین. باشە بزانین سیفەتەکانی ئاوێنە ڕوتەقە چییە؟ ئاوێنە ڕوتەقە جۆری وێنەکەی چییە؟ و ئایا دانەوە لە ڕووی ئاوێنە چۆنە؟ چەند جۆر دانەوەمان هەیە، ڕێک و ناڕێکمان هەیە. باشە کۆمەڵێک شتی کاش باس دەکەین ئینشاڵڵا لەگەڵم بە. یەکەم جار بێنە سەر ئەوەی کە بزانین ڕووناکی دانەوە چییە. ئەمە چەند سیفەتێکمان هەیە لە ڕووناکی، یەک لەوانە دانەوەیە. دانەوە چییە؟ دەتوانین کە ناسیش پێ دەڵێن گۆڕانی گۆڕانێک لە ئاراستی بڵاوبوونەوەی شەپۆلی کاربۆناسی. باشە بەهۆی ڕوویەکەوە وای لێ دەکات کە بە ئاراستی بەرامبەرەکەی چی بێ بجوڵێت. یعنی چی مامۆستا؟ یعنی گواسی دانە ڕووناکی لە مامۆستا ئارەستەی شەپۆلی کاربۆناسی مەسمان چ باوەیە؟ مەسمان ڕووناکیە ئاگادارە. باشە لێرە کانەدا ئەگەر تەماشا ئەو وێنەی بکەیت، ئەو وێنەی بکەیت، ئەو تیشکێک هاتووە بە ڕووی ئەو ئاوێنەی کەوتووە بە حساب ئەو ئاوێنەیەکە. باشە کاتێک ئەو تیشکە بە ڕووی ئاوێنەکە دەکەوێت، لێرە تیشکەکە چ لیانەوە؟ دراوەتەوە. باشە بەوە دەڵێن تیشکی لێرە بۆ تیشکی دراوە. جاوە گۆشەی دروستەکە دواتر باس دەکەین ئینشاڵڵا. کاتە دانەوە گۆڕانی ئاراستی ئەگەر دیقەت دەی ئاراستی ئەو تیشکە گۆڕاوە، لێرە بۆ خوارێ، لێرە چوتە کوێ؟ چوتە سەرێ. باش باوی بن؟ تەواو هەروەندەیە دەرەق مەکە. بەڵکو بەپێی وێنەکەی تێبێ. ئەدی ڕووناکی دانەوە چییە؟ ئەگەر بین بە دقیق بڵێن ڕووناکی دانەوە چییە؟ ئەو گۆڕانەیە لە ئارەستەی بڵاوبوونی ڕووناکی دام دەدات. باشە یعنی گۆڕان لە ئارەستە ڕووناکی و پێم گوتی ئەگەر ڕووناکیەک بێ کاتێک ئەو تیشکە بەر ئاوێنەکە دەکە ئارەزێکی لێ دەگۆڕێ. باشکای چی بن؟ زۆر چاک. ئێستا بینە سەر چی؟ بینە سەر ئەو تێبینیانە. چەند تێبینیەکمان هەیە بەڕاست و چەوت و بۆشایی ئاگادار بە گرینگە. باشە بە مامۆستاکانی بەڕاست لەوانە بۆ بێنەوە. یەک لەوانە دەڵێ ڕووناکی لە ناوەندێکی سۆنیەکدا بەهێڵی ڕاست بڵاو دەبنەوە. ڕووناکی بەهێڵی ڕاست بڵاو دەبێتەوە. ئەگەر هیچ بەرپرسێک نێتە پێش، چونکە بە لە بیرمان نەچێت بڵاو ڕووناکی چییە؟ شەپۆلە. هەر بەربەستێک دێتە پێشی بۆ هێلا بدە. وانێ مەسەلە بوونەوە قەڵەم بێ کاتێک کە ڕووناکی پێدە پڕ دەبێت بەهێڵی ڕاست دەبێت. ئەگەر قەڵەمەکەم دانا ڕووناچیەکە چی دەدێت؟ لا دەدا. وانێ ئەو کاتە لەسەر ڕێژ ڕاست نامێت. دوو ئەگەر ڕووناچی پێدە سەر ڕووی تەنێکی ڕووناچی کرد وەکو ڕووی ئاوێنە، ئەو بێگومان چی دەدێت؟ دەدرێتەوە بۆ بەشێکیشی هەڵدەمژرا، بەشێکی هەڵدەمژرا و بەشێکیش چی دەدێت؟ دەدرێتەوە بۆ چونکە ئەوە ئاوێنە سیفەتی دانەوەی هەیە. باشە بە خاڵی سێیەم دەڵێ چی؟ دەڵێ هەموو تەنێک بەشێک لە ڕووناچەکەی دەمژێت کە دەکەوێتە سەر. یان مەسەڵی سییان تۆ جاری وە ئاوێنەیەک دێن لە بەر تشکی خۆر من لە ئارەستەی تشکەکە ئارەستەکەی دەگۆڕێت، کە دوایە دەست لە ئاوێنەکەی دەگەرم داتەوە کاری گەڕدانەکە بۆتە بۆی بەشێک لە تشکێکی گەرمێکچیە کردووە هەڵبژیوە. خاڵی چوارەم دەڵێ ئاوێنەی باش، ئاوێنەی کە دەچی هەندێکیان بەریان ڕادوچی خۆ پێ جوانە، ئەڵێ سوبحان الله وەنیا باس هەندێکیان دەچێ بەری بگورنەوەیە شێوەت ناشیرنتر دەکات. جا لەوەی کە لانێ جوانتر بخۆ جوانی هەر جوانیش ئینشاءالله، بەڵام کە بەرامبەر ئاوێنەکە ڕادەوەسی لانەیە وێنێت بەدڵت نەبێ. جا دەڵێ چی؟ دەڵێ ئاوێنەی باش دەوروبەری سەتانەوەتی ئەو ڕووناچی دەداتەوە کە دەکەوێتە سەری. بەڵام هیچ ڕوویەک نییە 100% ڕووناچی بداتێت، یعنی هیچ ئاوێنەیەکمان نییە 100% ڕووناچیەکە بداتێت، بەڵ بەشێکی هەڵ دەمژێت. کە کاتین ڕووەکانی ڕووناچی دانەوە لێرە قوتابیانی خۆشەویست دێین لە چ دەکەین بزانین ئایا ئەمە ئەو ڕوانەی کە ڕووناچیان دەکەوێت سەر چەند جۆر ڕوومان هەیە لە ڕووانی کە ڕووناچی دەکەوێت سەری. ئایا ڕووەکان چی و چنە؟ لەوانێ مامۆستا بەجیازی بۆ بێت و کە زۆر گرنگیشە. باشە ڕووی سافمان هەیە لەگەڵ ڕووی زەبر. جا دەڵێ پێ کاتێ ڕووەکان ڕووناکی دانەوە لە سافی و ڕووی ڕووناچی دەرەوەکان کار دەکات سەر چۆیەتی ڕووناچی دانەوە بێگومان. ئێستا ئەمە ئەگەر بین دیوارێکی بینی لەگە ئاوێنێکی بەراورد دەکەین، دیوارەکە تەماشاتەکە هیچ خۆ نابینی، نابینی چاوەکەم نابێت تاشی دیوارێکی بکات خۆت دەبینی خۆت نابینی. بەڵام ئەگەر تەماشای ئاوێنێکی دەکەیت خۆت دەبینی، دەڵێ سوبحان الله. وایە باشە بۆ لە ئاوێنە خۆت دەبینی لە دیواردا خۆت نابینی؟ دەڵێ مامۆستا ئاسانە دەڵێ قوربان، دەڵێ مامۆستا ئاوێنەکە سافە لووسە، دەڵێ تەواوە. ئەدی دیوارەکە دەستی دابین؟ دەڵێ زبرە، کاتە لە ئاوێنەدا ڕووناکیەکە دەدرێتەوە و دەتوانی خۆشترابینی. ئەدی لە دیوار مەسەڵ ڕووناکی ناداتە کورە با دەیداتەوە چاوەکەم بەستیە بە ئارەستەی جیاواز دیداتەوە. زەمە لێرەکاندا دەین مۆسیقی دەکەین و پاشان جیاوازەکەشە تو باز دەکەین کە زۆر گرینگە. ڕووی ساف چیە؟ دەڵێن ئەو ڕووەیە کە چاو و چۆڵی لە ڕووەکەی لە
ڕۆکەی داچیا ڕۆکی زۆر کەم دەبێت کە لە چاو دریشە ڕووناچانی کە دەکەیتە سەری ئەدی وەکو چی وەکو ئاوێت ئەدی ڕووی زەبر چێ بابی من دەڵێ ئەو ڕووەیە کە چاوچۆڵی زۆر تێدایە یعنی چۆن چاوچۆڵ مەقسەدی ئاوە مەسە ئەوە لەژێر تەماشاکەی ئەو چاوچۆڵی زۆر تێدایە بەس ئەوەیان چیە ساف باشە یان کەمتر لە چاو ئەوەی باشە بابا ڕووی زەبر ئەو ڕووەیە کە چاوچۆڵ ڕووەکی زیاتر لە چاو درێژی ڕووناچی کە دەکەێت سەری وەکو ڕووی چی تەختە یان دیوار یعنی حد ئەو ڕووەیە کە ئەتو خۆی تێدا نەبینیەوە ئەوە دەبێتە ڕۆیکی چی دەبێتە ڕۆیکی زەبر مەسەڵەن فاشی دەڵێ دیواری دەڵێ تەختەی دەڵێ چاوەکە ئەوانە خۆیان تێدا نابینی جا لێرە پرسیارێکی زۆر شازمان هەیە کام مامۆستا هەیە ئەو پرسیارەی خۆی لێ حازت نەکردێ بۆ بمێنێتەوە ئاگادار بە بەڵە جیازی ناڕووناکی دانەوەڕێک و ڕووناکی دانەوەی ناڕێک سێبابی خۆم ئەوە جیازێکی زۆر جوان بکردووی تەماشاکە بابا لە ڕووناکی دانەوە ڕێک تیشکەکان بە یەک ئاراستە دەدرێنەوە نمونەوە بۆ ئاوێ تەماشاکە بابن ئێستا ئەگەر دوو تەماشا ئێرە بکەیت ئەو تیشکە ئیواوەش وە لێرە بێت ئەوە تشکی یەکەم بوو تشکی دوم بوو تشکی سێم بوو تشکی چوارەم هەر هەموویان بە یەک ئاراستە درانەوە یعنی ئەدیوام ساتۆ نەبوو لە ئاوێنەدا ئاراستەکان دەگۆڕن ئێوە چاوەکە خۆ لێرەش گۆڕیەوە بەڵام مەقسەدی چییە ئەلێرە لە کاتی دانەوەی هەموویان بە یەک ئاراستەنە ئەوەسمان ئەوەیە جا بەڵێن چی بەڵام لە ڕووی زەبر دەڵێ دانەوەی ناڕێک لە دانەوەی ناڕێک دانەوەی تشەکەم بە ئاراستی چۆن دەبن جیاواز دەبن ئەوە بەشەی خاڵبەندیەکی بینووسی دەڵێن ڕووناکی لە ڕووی ساف ڕووناچی بڕێکی دەداتێت تەماشاکە و هێڵانە ئەو تشکانە بڕێکی درراونەوە دوو تیشکەکان بە یەک ئاراستە دەدرێنەوە هەموویان بە یەک ئاراستە سێەم وەکو ڕووناکی دانە ڕووکی لە ڕووی ئاوێنەی یان لە ڕووی ئاوی حەوزەی ئەو شوێنی خۆتی تێدا دەبینی ئەو دەتوانێت بڵێن دانەوەیەکی ڕووی سافە ئەگەر ڕووناکی دانە ڕووی زەبەر دەڵێ ڕووناکی بە ناڕێکی دەداتێت تەماشا ئێرە بکە چاوەکەم مەسەلەن بۆ نمونە ئەوە ڕۆیکی زبرە ڕۆیکی زبر ئەویان ماشەڵڵا ئەو بۆ سەر ڕۆژ بە ئەوە بۆ لە ڕۆژ بۆ بازاڕی شێخەڵایەوەیە بازاڕی شێخەڵای هەرێکە بەلایەکیدا ڕۆژ بە یعنی بگرە بەردا باشاکە هەرێکە بەلایەکی دەوەست ئەویان بەڵێکی دەدرێتەوە چاوەکەم جاکەواتە لێرەدا دەڵێن چی بابی خۆم دەڵێن ئەوە بە ناڕێکی دەدرێنەوە هەرێکە بە ئاراستی جیاواز دوم تشکەکان بە ئاراستی جیاواز بۆ سێمیشیان وەکو ڕووناکی دانەڕووی کاغەز جلوبەرگ دیوار فەڕەش ئەوانە هەر هەموویان چاوەکەم چێن ئەوە دانەوەیەکی ڕووی چیە زەبرە فەگەری خۆشەویست بەردەوام دەبین دێنە چی ئەو جاریان دێنە سەر یەکسانی گۆشەی لێدان و گۆشەیدا باشە دەڵێ مامۆستایەکی لە سیفەتارێکی کە لە ئاوێنەدا هەیە چییە پرسیارێکی زۆر جوانە سەخرجیان تاماشاکە ئەتۆ بۆ نمونە ئەتۆ دەڵێ چی دەڵێ لە ئاوێنەدا کاتێک تیشکێک لێ دەدرێت بە چ گۆشەیەک لێ بدرێت بە هەمان گۆشە دیداتەوە مامۆستا بۆ لەبەر ئەوە ڕۆکە سافە وەرە بەخوا هەر بۆ خۆتی بەڵێ لەبەر ئەوەی ڕۆکە چیە سافە چاوی من جاڵی دەڵێ یەکسانی گۆشەی لێدان و گۆشەی دانەوە سەر گۆشەی لێدان و گۆشەی دانەوە چیە چاوەکەم جا ئێستا پێت دەڵێم ئەمریش قوربانجان تاماشاکە ئێستا ئەگەر بین تەماشا ئەو ڕسمەی بکەین بابە ئێستا ئەوە ڕۆیکی سافوە حسابکە ئاوێنەیەک باشە ئەگەر دیقەت دێ ئەو تیشکە دێ ئەلێرە دەدا وایە تەمان ئەوە ئەستوونێکی چێشراوە ئەو ستوونی چێشراوە بۆ چیە بۆ ئەوی بتوانین گۆشەکە دەنیشان بکەین ئەو گۆشەی کە لێرە دروست دەبێت ئەوە ئەو پێ دەڵێن گۆشەی لێدەر چی پێ دەڵێن گۆشەی لێدەر ئەدی ئەوەی کە تیشکەکە دەدرێتەوە لێرە تیشکەکەمان درایەوە لێرە ئاوا گۆشەیەکی کە دروست دەکە لەگە ئەو ستوونە ئەو پێ دەڵێن گۆشەی دراوە مامۆستا یعنی مامۆستا بە قسەی تۆ بێ گوایە بێ ئێستا مەسەڵەن بۆ نمونە ئەو گۆشەی ئێرە سی بێ دەبێت ئێرەش سی بێ بێگومان دەبێت سی بێ گۆشەی لێدەر و گۆشەی دراوە یەکسانن ئەوە لەکوێ لە ئاوێنەی ڕۆتەخە مەسەڵەن بۆ دێتەوە مامۆستا پرسیارێکت بۆ دێنێتەوە دەڵێن لە کام لەم جۆرە ئاوێنانەی خوارەوە هاتووە گۆشەی لێدەر و گۆشەی دراوە یەکسانە مامۆستا وڵای پرسیارێکی جوان و فکریە یەکسەر دەڵێت مامۆستا ئاوێنە ڕۆتەخە ئای بژی تەواوە جا لێرە دەڵێن چی دەڵێن ئەگەر ئەستوونێک بەسەر ڕووناکی دەرەوەکە لە خاڵی کەوتنی تیشکەکان بکێشین ئەوە دەتوانین گۆشەی لێدان و گۆشەی دانە بەگوێر ئەستوونەکە بتیار بکەین وەک پێم گوتی ئەو گۆشەی لێدەر و گۆشەی دراوە پێ ئەو ئەستوونەی کێشێتەوە باشە گۆشەی لێدان چیە ئەی بە نەیزانین تازە ڕاستم کرد دەی چاوەکەم دەی ئاگادارم بێ دەی
گۆشەی لێدان چیە؟ ئێرێ چاوەکەمە ئەوەیە گۆشەی نێوان تیشکی لێدان لەگەڵ ئەو ئەستوونەی ئەو دەبێتە گۆشەی لێدان ئەدی گۆشەی دراوە چیە؟ گۆشەی نێوان تیشکی دراوە لەگەڵ ئەو ئەستوونە دەبێت گۆشەی دراوە ئەو پێناسەی گۆشەی لێدان و گۆشەی دانەوە یعنی هیچ پێویست ناکات تو دەقیقەی باشە؟ یاسایەکمان هەیە بابی من یاسایەکمان مامۆستا پێشی بێ سەر یاسایەکەی پرسیارێکم بۆ دروست بووە دەوڵەتیانە یعنی مامۆستا ئەم ئەوەندەی تێگەیشتین گۆشەی لێدان و گۆشەی دانەوە هەمیشە لەگە ستوونەکە دەکێشە ئەی ئافرین ئەی ئافرین هەی ژیکەڵە ئارە وەڵای گەها گۆشەی لێدان و گۆشەی دانەوە هەمیشە لەگە چێ بابی خۆم لەگە ئەستوونە باشە؟ جای سەر ڕووناکی دانەوەمانەدا لە هەردوو گۆشەی لێدان و گۆشەی دانەوە چۆنن یەکسان بابە ئەو سیفەتە تەنها لەشێدایە لە ئاوێنە ڕوتەخت تەنها و تەنها لە ئاوێنەی چیە ڕوتەخت تێبینیمان هەیە دەڵێ گۆشەی نێوان تیشکی لێدە ڕووی ئاوەکە ڕووی ئاوێنەکە دەکاتێت نەوەتی کەمی گۆشەی لێدەرەکە وە گۆشەی نێوان تیشکی دراوە ڕووی ئاوێنەکەش دەکات نەوەت کەم چی گۆشەکە تاشاکەن بابی من ئەلێ دەشدا ها وێنێشکەش هەیە ئەوە ئەستا ئەوە گۆشانە چۆنن یەکسان ئەوە گۆشەی لێدان ئەوش گۆشەی دراوە باشە؟ ئەو تێبینیانی خوارە من ئەوەوە تاشاکە بابی من ئەلێ تۆ کە تەماشای ئاوێنەی دەکەی ئاوێنەی ڕوتەخت ئەتە خۆت چۆن دەبینی؟ مثلا بوو منە خاڵێکی ئەلێ لەدانی ڕێک بەرەبەر ئاوێنەکە ڕاستی لای ڕاست دەوێت بە چی؟ بە چاپ وایە دیقەتی دێگەت ئەوجار پاش ڤیدیۆکەی تەماشایەکە دەخوابزانە وایانە لای ڕاست دەوێت بە چی لای چەپ ئەوە لەکوێدا لە ئاوێنەی ڕوتەختدا لە ئاوێنە ڕوتەختدا ڕاست دەوێت بە چەپ چەپیش دەوێت بە ڕاست ئەوە یەک دوو وێنەکان چنە وێنەکان هەمیشە خەیاڵین باشە؟ درێژی تەن و درێژی وێنە یەکسانن و بەرزی تەن و بەرزی وێنەش هەر یەکسان یعنی مامۆستا ئەو خاڵانە ئەوە چ بوون وەرە بە ئەلێ لەسەر ئەو وێنەکە بڵێن تاشە ئەوە گرینگە ئەگە هاتو بۆت هاتەوە وتی ئاوێنەی ڕوتەخت چییە و سیفەتەکانی چن بۆم بژمێرە ئەتۆ ئادەمسی بابی خۆ دەڵێ وێنەی خەیاڵی هەمیشە لە ئاوێن ڕوتەخت بەس وێنەی خەیاڵی چیە دەڵێ وێنەیەکە لە خاڵێکدا دروست دەبێت لەوە دەچێت کە تشەکان لێوە دەرچوو بن باشە؟ بەڵام بەڕاستیشدا وان نییە ئەستا تۆ کاکە تەماشای ئاوێنەیەک دەکەی وە دەزانی ئەتۆ بۆ خۆت دەپشت ئاوێنەکە کە تەماشای پشت ئاوێنەکەی دەکەی ها خۆ کەسی لێ نییە ئەجا ئەو ئاوایە باشە بابە لە ئاوێنەدا کات تەماشای خۆت دەکەی لە ئاوێنە زانی ئەتۆ یەکێکی لە پشت ئاوێنەکەی تەماشات دەکە ئەوە دەڵێن وێنەی خەیاڵی و هەڵیش ناگەڕێتەوە باشە تو خۆت بەسەرابنی دەبینی ناوەڵە ئێداوە کاتە هەڵ نەگەڕاویەوە باشە بابە سیفەتەکانی ئاوێنەی ڕوتەخت چین یەک لەوانە دەڵێ وێنەکە چی بابە خەیاڵ ئەوە زۆر گرینگە ئەوە گرینگە وێنەکە چیە خەیاڵێ دوو هەڵ نەگەڕاوەیە لە پشت ئاوێنەکە لە پشت ئاوێنەکەش تاشاکە بابە ئەگەر تەماشای ئەو ژیکەڵێکە تەماشا بەرامبۆ ئاوێنە ڕاوەستاوە ئاوێنەیە باشە ئەگەر تەماشای بکەی کوڕی من ئەو تشکە ئاوا دەرچووە وە دەزانێت ئێستا خۆی دەبینێ بەڵام وە دەزانێت لە پشت ئاوێنەکەیدا خۆی دەبینێ خۆی وانییە لە پشت ئاوێنەکە لە بەردەم ئاوێنەکە وایە سیفەتەکانی چن ئەگەر تەماشای ئێرە بکەی بەرزی ئێرە لەگەڵ بەرزی ئێرە چۆنە یەکسانە دووری تەنەکە لە ئاوێنەکە لەگەڵ دووری وێنەکە چۆنن یەکسانن و هەڵگەڕاوەتەوە وێنەیە نەخرا نەگەڕاوەتەوە کاتە هەڵنەگەڕاوەیە لە پشت ئاوێن و دووری تەنەکە کە پی پێ دەڵێن لە یەکسانە بە دووری چی ئاوێنەکە و درێژی وێنەکە یەکسانە بە درێژی تەنەکە جا مەقسەد چیە مامۆستا تەنەکە لێرە تەنەکە ئەو شتەیە کە بەرامبەر ئاوێنەکەیە باش بابە پێنجەم وێنە گەورە ناکە مامۆستا ئەوەیان وێنە گەورە ناکە یعنی چی گەورە ناکە واتە قەبارەکان یەکسانە گەورەکردن لە وێنە مەبەسمە ئەوەیە کوڕی من تاشاکە ئەمە دەڵێن چی دەڵێن Q بەسەر P باشە بە ناقسیش باش کارچی من ئەتۆ ئەلێرەدا لەبەر ئەو دوێ ئەوە یەکسانن مەسەڵەن بۆ نمونە ئەوە 5 مەترە 5 سانتیمەترە ئەوەشان 5 سانتیمەترە ئەو کوردنەوە دەکاتە چەند دەکاتە 1 باشە سالبێکیش نەک 1 چونکە سالبیشی لەگەڵ دەڵێن وێنەکە گەورە ناکەوێتە قەبارەی وێنەکە یەکسانە بە قەبارەی تەنەکە کە دەڵێن قەبارەی وێنەکە یەکسان بە قەبارەی تەنەکە وەختەمات یعنی Q یەکسانە بە چێ بە P باشە مامۆستا یعنی Q دووری وێنەی کە دەڵێن بەڵێ بە Q دەڵێن دووری وێنە هەنی بە P دەڵێن چی پێ دەڵێن دووری تەن
خواما مصطفان دەنووسی سەرچاو بۆ خۆم دەبێ هەموو شتەکان جواب دەمەوە وانە نییە هەلێک نییە پرسیارێکی بکە بڵێ مامۆستا ئەوە بۆ ئەوە تاشاکە بابێ پی تەیە کیو تەیە ئێمە تەیە پی پێ دەڵێت بنووسە دەی لەکە خۆ بنووسە بابێ خۆ دووری تە باشە ئەوە پێ دەڵێت دووری وێنە باشە ئەدی ئەوە گەورەکردن دەوێنە ئەی ئافرین باشە گەورەکردن دەوێنە جا ئەو گەورەکردنە لە ئاوێنای ڕووتەخت هەمیشە چییە هەمیشە یەکسانە بە یەک وە خەیاڵیشە باشە وەرە خاڵی چکەمان هەیە لە تێبینیەکان کە زۆر مهمە ئەو تێبینی یەکەم ئەو مەسەڵەن کە دەڵێن تێبینی یەکەم لەگە دووەم هەردووشی گرنگن یەک لە یەکتر خاڵی یەکەم دەڵێت ئەتۆ کە بەرامبەر ئاوێنێکی ڕادەوەستی بابی خۆم دەڵێ ئەگەر چاودێرێک لە ئاوێنێکی ڕووتەخت نزیک بێتەوە جا دیقەت دەیە ئەتوێ بزانین چێ لە چێ نزیک بێتەوە چاودێرێک لە یعنی تەنەکە لە ئاوێنە نزیک بێتەوە باشە لە ڕووتەختی جا ئەوە وێنەکە بە هەمان خێرایی دێت نزیک دێت چاودێرەکە لە ڕووی ئاوێنەکە نزیک دەبێتەوە ئەوە زۆر گرنگە باشە بەڵام خێرایی وێنەکە بە نسبەت چاودێرەکە بە دوو ئەوەندەی خێرایی چاودێرەکە نزیک دەبێتەوە یعنی چۆن کاتێک ئەتۆ لە دووری 1 مەتر نزیک دەبیتەوە لە ئاوێنەیەک لە ماوەی 1 سێکەندە مەسەڵەن ئاوێنەیەک بەرامبەرە 1 مەتر مەسافە لە مابینی خۆت ئاوێنەکەی مەسەڵەن باشە مەسەڵەن ئەوە ئاوێنەکەیە ئەمە 1 مەترم لێی دوورم لە خلال 1 سەکەند ئەمە لێی نزیک دەبەوە ئەدی وێنەکە کە تۆ تەماشای خۆت دەکەی لەناو ئاوێنەکەیدا ئەو بە خلال چەند نزیک دەبێتەوە لە تۆ بە خێرایی بە دووری چەند مەتر دەکات 2 مەتر 2 مەتر لە یەک چرکەدا باشە یعنی دووری خۆت و دووری وێنەکەش هەردووکی دەکات چەند دەکاتە 2 مەتر بەمە جێگەکە دووریەکە چەند بێ 1 بێ واتە خێرایی جوڵەکەی بە گوێرەی ئاوێنەکە خێرایی جوڵەی تەنەکە بە گوێرەی ئاوێنەکە 1 مەتر بەسەر سێکەندە بەڵام خێرایی وێنەکە بە گوێرەی چاودێرەکە چەندە 2 مەتر بەسەر سێکەندە وەڵڵاهی مامۆستا حەز دەکەم تێی نەگەیشتم لە چاوەکەم بە تێبیرێکی بنووسە لەکەم خۆ چاوەکەم تا ئاوا بنووسە تاشاکەم خێرایی تەن بۆ ئاوێنە خێرایی تەنەکە بۆ ئاوێنەکە مەسەڵەن ئەگەر 1 بێت ئەوە خێرایی وێنەکە بۆ تەنەکە دەبێتە چەند دەبێتە 2 هێندە مەسەڵەن ئەگەر 1 بێ دەبێتە 2 ئەگەر 2 بێ دەبێتە 4 خێراییەکە ئاوا یعنی 2 هێندەی ویە باشە بە ئەبوو بزانە ئەسمەتە خێرایی یەکەمان دیێت بۆ نەبوو خێرایی وێنەکە بە گوێرەی چاودێرەکە 1 جارە جارانی دوی بکە دەکات چەند دەکاتە 2 هێندەی ویە ئەو بەنسبەت ئەو تێبینی دووەم جۆرەکە چەند مەسەڵەن ژمارەی وێنەی دروست بوو مامۆستا بۆ دێنەوە دەڵێت ژمارەی وێنەی دروست بوو لە ئاوێنێکی ڕووتەخت مەسەڵەن ئاوێنەمان هەیە ئاوا بێکۆلی کێنراوە بە گۆشەیەک باشە ئەو ئاوێنەیە کاتێک تەنیش لە بەردەم دابنێ زیاتر لە 1 وێنە دەداتێ پاشە ئەگە بۆ هاتەوە گوتی ژمارەی وێنەکانی دروست بوو لە ئاوێنەدا بۆم تۆزۆ ئەو یاسای بەکاردێنی کارکە دەڵێ ئەگەر تەن لە بەردەم دوو ئاوێنە ڕووتەختی ستوونە سەرێکدانرا ئەوە چەند وێنەیەکت بۆ دروست دەبێت ئەو یاسایە بۆ چێ بابێ من بۆ دۆزینەوەی ژمارەی وێنە بۆ دۆزینەوەی ژمارەی وێنە یعنی چی مامۆستا واتە ئەتۆ چی گۆشەیەکت هەبوو مەسەڵەن ئەتۆ بە نمونەیەکت دەمێ لێرە تاشاکە بە نمونەیەکی جوانت دەمێ لێرە تاشە بابە مەسەڵەن ئەمە ئاوێنەیەکم هەیە ئاوێنەیەکمان هەیە تاشە ئاوێنەیەکت هەیە جواب زانم ئەوە دەبێ بچووکیکەینەوە بۆ ئەوی بەکەڵکمان تاشاکە ئاوێنەیەکت هەیە ئاوا دانراوە ئاوێنێکیش ئاوا پێکۆلی کەندراوە کاتێک کە تۆ تەنێگری ئەلێرە دادەنی طبعا وێنەیەکت ئەلێرە بۆ دروست دەبێت باشە وێنەیەکیش ئەلێرە دروست دەبێت دەکاتە چەند وێنە 1 2 وانە ئەو مەرجێک ئەگەر ئاوێنەکە چۆن بێت 2 دانە ئاوێنە پێکۆلی کەندراوە یعنی ژمارەی وێنەکان زیاتر دەبێت بەندە لەسەر چی بەندە لەسەر ئەو گۆشەی کە نێوانێت چەند ئەو گۆشە کەمتر بێ چەند ئەو گۆشە کەمتر بێ ژمارەی وێنە چیە زیاتر دەبێت
عندك برسالة دابا لكن خو بنووسە مثلا بۆ نمونە گۆشەیەکمان هەیە کە دروست بووە لەما بین ئاینەکە مثلا گۆشەیەکی 60 لەمان هەیە باشە ئایا ژمارەی وێنەی دروست بوو چەندە بۆ شازە بۆ بێتەوە باشە بە چ دەکرێتەوە دادەن سەرنووسی n یەکسانە بە چی 360 دا بەشی 60 کەمی یەک بەس ئەو دەخێن ناکوانێ بۆی غەڵەت نەکەی کوڕم باشە ئەوە لەگەڵ ئەوەی دەڕوا 36 دا بەش بە حاسیبە دیکەی کەمی یەکەکەی دەکات چەند دەکاتە 5 وێنە یعنی 36 دا بە 6 کەم یەک دەکات چەند ژمارەی وێنە دەکاتە 5 ئەگەر گۆشەکەمان چەند بێ 60 چەند ئەو گۆشت کەمتر بێتەوە ژمارەی وێنەکە زیاتر بۆ دروست دەبێت مثلا با نمونەیەکەشت دەمەدەین نمونەیەکی کە مثلا ئەم جاران گۆشەکەمان 30 پلە بێ ژمارەی وێنەکە دەکات چەند دەڵێ مامۆستا n دەکات چی دەکاتە 360 دا بەشی 30 کەم یەک سفر لەگە سفر دەوە 36 دا بەش 3 ئەوە دەکاتە 12 کەمی یەک دەکاتە ژمارەی 11 وێنەت بۆ دروست دەبێت چەند گۆشەکە کەم بوو ژمارەی وێنە چی لێ زیاتر دێ باشە ئێستا بینە سەر پێداچوونەوەی 2 بۆ 5 بابە پێداچوونەوەی بەندی 2 بۆ 5 لێرە ئەومان هەیە چەند پرسیارێکمان هەیە پرسیاری یەکەم دەڵێ کام لەمانەی خوارەوە ئەو پرسیار لێ دێتەوە بۆت ئاگادار بە مامۆستاوانی بەڕێز بۆ دێنەوە بەڵێ کام لەمانەی خۆدانەیەکی ناڕێک و کامیان ڕێکە بابە لێکی هەتە دەماش ئەخۆ ناکەم پرسیاری دەرەخی و نە هەتە ڕقمەکە فیزیک دەرخان نەگوتووە ئەتۆ چ دەکەی چی هەیە خۆت تێدا دی ڕێکە چی هەیە خۆت تێدا نەدی ناڕێکە مەسەلەن بۆ نمونە دانەوە لەم دەریاچێت ئەو تەماشای ئایا بکەی خۆت نابینی هێدە چاوەکەم کاتە چیە ڕێک دانەوە ناشی لەڕووی کیسێکی پلاستیک لە پلاستیکیدا خۆت دەبینی چاوەکەم خۆرە کۆ پلاستیک وا خۆت دەبینی دەکات لەڕێ چیە ناڕێکە تەماشای پەردا ئەوەیشی بکەی دۆڵکەیەکی پلاستیکە خۆت دەبینی بابەت نابینی کاچی کاتە ناڕێکە دانەوە ڕناشی لەڕووی هاوێنەی چاویلکەیەکە لەڕووی هاوێنە مەسەلەن عینەکی کەوە تەماشا خۆت دەبینی کاتەوە شەرتیا ڕێکە دانەوە ڕووناکی لەڕووی مافورێک فەرشێکە کە تەماشای خۆت دەبینی نابینی کاتە چیا هەماڕێک کاتە ئەو شتانەی کە خۆیان تێدا دەبینی ئەوە ڕێکن دانەیەکی ڕێکە ئەگەر ناڕێکە پرسیارێککە بابە ئەو پرسیارەکانی کە پرسیاری 2 3 و 4 ئەوردەنا مۆزوعەکانم داناندا بابەتەکەم داناوە بۆیە لێرە پرسیاری 5 و 6 مێشتەوە پرسیاری 5 دەڵێ ئەگەر ئاوێنەیەکی ڕووتەخت گەورە لە ژوورێکدا بمدرێ ئایا ژوورەکە چەند لە قەبارەی ڕاستەقەیەکی خۆی گەورەترە وەڵامەکە دڕۆمکەوە بابە لێرەدا دەڵێ قەبارە ژوورەکە دەبێت 2 هێندە بۆ چونکە دووریەکە حساب دەکەی حسابی دەکەی دەکات چەند 2 هێندە چونکە دووریتەن یەکسان دەیە بە دووری چی ئاوێنەکە مەقسەدم چییە کە دەڵم 2 هێندە ئاگادار بە ئەوە ئەمە دەزانین لە ئاوێنەدا کیو یەکسانە بە پی بەڵام ئەگەر حسابی ئەوکەی بکەین قەبارەی بکەین دەکات چەند دەکاتە 2 هێندە پرسیاری شەشەم دەڵێ بۆچی ئاوێنەی ڕووتەخە لای ڕاست و چەپی ئەو کەسێک کە بەردەم داوەستاوە ئاوەژوو دەکاتە بەڵام سەوی خوارەت بۆ ئاژوو ناکاتەوە پرسیارێکی زۆر جوانە ئاگادار بن دەڵێت چونکە ئاوێنەکەی وێنەی ڕووی بە ڕوو ئەو تەنانەت نیشان دەکەوە چیشی بەسەر خوارەیە بەس لای ڕاست و چەپت بۆ دەکات باشە وێنەکە لە پشت ئاوێنەکەوەیە و لەبەر هۆکارەکەشی بۆ ئەوە دەکات کە چونکە وێنەکە لە پشت ئاوێنەکەوە دروست دەبێت وەکو تەنێک دەردەکەوێت کە لە پشت ئاوێنەکە وەستابێت باشە لە ڕاستی شتەکە وایە نییە باشە بۆیە سەر ژوورت بۆ ئاژوو ناکاتەوە قوتابیان خۆشەویست لێرە ڕادەوەستین هەتاوانەی داهاتوو بەخواتان نسپێرم خواتان